ئەمانەیەت قسە بکەین لەسەر بەرهەمە کشت و کاڵیاکان ئەوەی کە ئەم بەرهەمانە چ تایبەتمەندیەکیان هەبێت بۆەوەی کە زیاترین سوود بە ئێمە بگەێنن و ئەو مەبەستەی کە ئێمە ئەمانەوێت لە بەکارهێنانیان پێ بگەین واتە گەشتن بە تەندروستی ئەبێ ئەم پێوەرانەکە لە ئەم بەرهەمانایە بێت چی بێت تاکو ئێمە بەم مەبەستەمان بگەین جا قساکەین لەسەرەوەی کە ئەبێت ئەمانە هەم تۆکان بە چ شێوەیەک بێت هەم ژینگەکە بە چ شێوەیەک بێت ئاودێریان پەینەکان قڕکەرەکان هەموو ئەمانە ئەبێ بە چ با بڵێن ئاستێک و بە چ تایبەتمەندیەکی بۆیان دابین بکرێت بۆی کە لە کۆتاییە ئەو بەرهەمێ دێتە بازاڕ و ئەگاتە دەستی ئێمە بەرهەمێک کە بەرهەمێک بێت بەڕاستی شایانی بەکارهێنان بێت جا بۆی کە لەسەر ئەم تەوەرە قسەکەی میواندارەتی بەڕێز وەلید ڕەشیدمان کردووە بەڕێزیان پسپۆڕی پاراستنی ڕۆکیان هەیە کاک وەلید سڵاوە لێبێ زۆر زۆر بەخێر زۆر سپاسدانەکەم هەر سەرەتا بۆی کە بەرهەمێکی کشت و کاڵی سەلامەت لە کۆتاییە دروست بکرێت ئەبێ چی ڕەچاو بکرێت چ خاڵگەلێک لە دروستکردن و بەرهەمهێنانی ئەم بەرهەمەیە هەبێت یەکەم شت بۆی ئێمە بەرهەمێکی تەندروست و سوودبەخش بێ بۆی مرۆڤ ئەبێ ڕجای ئەو تۆکەن کە ئێمە لەسەر چ سەرچاوەیەکە هێنین دووەم ئەو ژینگەی ئێمە کە تیایداین تحملشی نوعەتوەیەکەکە دووەم سێم کە ئەوەی جوتیاری ئێمە ئەوێ چی بکات و چۆنچۆنی بەرهەمەکەی پێک بێنێت یعنی سەرەتا چی بکات لە کۆتایی چگە چکو ئەم بەرهەمە ئێمە بە تۆک دەست پێەکەین لە کۆتاییە ئەگەین ئەو کۆتاییەکە بەربوومەکەی ئەوخۆین مەسەر تەماتە لە تۆیەک دەست پێەکەین دوای بێ بە تەماتەیەک و مرۆڤ دەست پێ ئەیخوا یعنی ئێمە لە سەرەتا تۆکە چی پێویستە لە دوای تۆ چیمانەوێت ئەنجە لە دوای کە بوو بە گوڵ و لە دوای گوڵەکە بوو بە تەماتەکە ئینسان لەو کاتە دەچکە بە خواردنی لەبەرەوە جوتیاری ئێمە ئەبێ شارەزا بێ یان کە تۆکەی چاند کە بوو بە شەتڵ لە شەتڵەکە نەمامکەکە بچووەکەی بردەکی هەڵگەکە یەکەم شت چی پێوەکە دوایی سەرەتاکە ئەو تۆی هاتە دەرەوە ئەو ڕووەکە چی پێویستە کۆتاییشە ئەبێ بزانێت ئەم بەربوومە باتە بازار خەڵکێک ئەیخوات و ئەبێ شتێکی باتی تەنویستەکە گۆلیت یعنی لای ئێمە خەڵک کەمێک قەلق و نیگەرانە لەوەی بەرهەمەکان کە لە هەن یعنی زۆر جاڵانم پەینی چیمیایی پێوە ئیتر خۆپەینی هەموو پەینێ خۆی چیمیاییە بەڵام ئەوەنە وشەکە قورسەکرێتەوە تۆ هەر ناوێتی چی بەلە خۆی پەینی خۆت بۆ بەرهەمێکی کشت و کاڵی لە تۆوە بۆن باوای دانین خێر لە تۆ تا دەگا بە خێر ئەم پرۆسێسا دەبێت چی هەبێ ینی بە چی تێپەڕێت اینجا ئەڵێن بەرهەمێکی ئۆرگانی سروشتیمان هەیە ئێمە مەجبورە ینی ئەو تۆ ئێمە خۆراکی بینێ بۆی گەورەکەین و بێ بە ڕووەک چکە ئێمە لە مەساحەیەکی زۆر کەم ئینتاجێکی زۆرمانەوێ لەبەرەوە ئەو خۆراکەی کە لە گڵەکەیەتی بەشی ئەوە ناکە ئینتاجێکی زۆرمان بێتێ ئێمە ناچارە بین یان جوتیاران ناچارە بن خۆراکی بین بۆ لەو کاتە کە ئێمە تقریبا هەموو ئیشی جوتیاران 12 بۆ 16 هەفتەیە ئەبێ ئەو فترێ فریاکەوین ئێمە زیاترین بەرهەم بێنین و بە کەمترین کلفە دەزوێ یان بۆ نمونە ئەو پێینە کیمیایی سەرکیەکان پێڵێن نایترۆجین و فسفۆرە پوتاس یان هەرێکی بە مەرحەلەیەک دەست پێکە یەکەم شت ئێمە ئەو تۆکە ئەڕوێنین پێویستمان بۆ ئەو تۆ بیبێ ڕێکدا کوتێ لە دوای ڕێگەکەی مجموعی هەڵاشەکەی بێ گەڵا ئەوانە لە دوای ئەو بێ بە گوڵ ئەنجا بێ بە بەرەکەی ئەنجا بێ هەر مەرحە قۆناغێک پێویستی بە خۆراکێکە ئێمە بێ ئەو سیانە بە ڕێژەیەکی تایبەت خۆی بەس ئەبێ یەکەم شت فسفۆر بێ دووەم نایترۆجین بێ ئەنجا پوتاسەکەی نییە عفو یەکەم فسفۆر ئەنجا نایترۆجین ئەنجا پوتاسەکەی نییە یعنی ئەبێ خاڵ یەکەم ئێمە ڕێکداکتێ دوای بەرەبوومە هەڵاشەکەی ئەبێتە بەر ئەنجا بەو ڕێژەیە ئەیێنێ کە پێویستی پێیەتی تر ناگاتە ئەو حادەی بڵێن ئەم بەربوومەی جوتیاران ناتەندروستە بەو ڕێژێکە بێنیە تەندروستە هیچ مەترسیەک نییە لەسەر مرۆڤ کە بەکاری بهێنێ ئێستا ئەبینین بەداخەوەی بە ڕێژێکی زۆر با بڵێن بەر بڵاو خەریکە ئەم پەینە کیمیایانە بەکارەهێنرێت ئەبینی تۆزە گوڵەکەی وردە ڕێک پەینێکی بۆ بەکارەهێنن ئەگەر زۆر لە قوپۆکەی گەورە نیە بە هەمان شێوە ئەم زیاد لە ڕاددە بەکارهێنانی پەینانە
چ کاریگەریەک ئەکاتە سەر خاکەکە تا چەند بەڕاستی وا ئەکادلانەیە کۆمەڵک لە کێشە بۆ ڕوەکەکە دروست بکات کە دواتە بەرۆکی کەسی بەکارهێنەر بگرێت. خۆی ئەوەی لای ئێمە گرنگە ینی جوتیار پێشەوەی دەست پێکە بە پێین پێدان ئەبێ بزانانی ئەو گڵی خۆی چیتیایە یعنی ئەبێ بزانانی ئەو مەسەر نزبەی نایترۆجینی زۆرە پێویست ناکە ئەوەنە پارە زیاتر سەرفکە بیکاتە ناو گڵەکەیەوە ئەمە بە پشکنین دەرەکەوێ بە پشکنی خۆشبەختانە سە تاقیگا هەیە توانانی ئەو پشکینەیان بۆ بکە تاقیگەی زۆر پێشکەوت و شوانەیە بۆ نمونە مەسەن بڵین تاقیگەی ڕزگە ئەوەی لە باشماغەیە ئەو ئامێرانەی هەن زۆر پێشکەوتن ئەتوانە ئەو شتانە بکەن و نەتیجەیەکی جوانیشان بێت و لەوە جوتیاران بڵێن تۆزێ نرخی تێستەکەیان گرانە بەس بە مقابلەکە بەراوردیکەن ئەو نرخە هەرزانە ئەو ئەگاتە حدێکە ئەو کەمیە زۆرە پەینانە بەکار نایێنێ دوم ئەو پەینە کە بەشی خۆینەکە ئەگەر زیاد بێ زەرەری زیاترە لەوەی کە پێوەی کات. باش کاک وەلێ بەرهەمانی کە لە نێو خانی پلاستیکی بەرهەمێت بەراورد بە بەرهەمانی کە لە سروشتا بەرهەم بێت بێگومان لای خۆمانەڵەن تامەکەشی جیاوازە ئەو پرۆسی خۆڵی لە ڕوبەرێکی کەما و بەرهەمێکی زۆر ئەو پرۆسەیە مەترسی هەیە یان نیەتی بەڕاستی خانی پلاستیکی و بڵین حەقلی کراوە هیچ فەرقێکیان نییە بەس ئەمێ بڵێن لە خانی پلاستیکی لە 600 مترە ئێمە نزیکەی 2500 ڕوەکە ڕوێنی یعنی مەجبورە جوتیار ئێمە یان دەستکاری ژینگە ئاکەین ئەڕۆین ناو پرۆسسێکەوە دەستکاری ئەو ژینگەیە ئاکەین یعنی لەو کەمیەتە کەمە مەساحەکەمە ئێمە زەخت لەو ڕوەکەکە ئینتاجێکی زۆرمان باتێ لەبەرەوە ئەگەر بەو ڕێگە تەندروستیانە و بەو ڕێنمایانێت کە بەکاری بێنێن نە هیچ زەرێکی نییە. ئەم ڕێنمایانە چین؟ یەکەم لە کاتی قەلاچۆکردنە ئەبێ بگاتە حدێک یانی نابێتەوە ئێمە ئیشەکەمان ئەڵێن پاراستنی ڕوەک نەک کۆنتترۆلکردنی دەردە کشتتوکاڵێکە یعنی مێرووەکە بینم مشکلم نییە یان با مێرووەکی تیابی ینی خۆ ئێمە لەوتی ئینسان هەبوو مێرووشە بووە یعنی ئەوە ناگەینی من هەر مێرووەکم بینی کۆڵە پشتەکەم بم بەشان و بڕۆن دەرمان بێنم و بەکاری بێنم نە ئێمە ئەوواکەین یعنی ئەو مێرووە هەر سوودی خۆی هەیە لەم ژینگەیە ئەبێ ئێمە ئەوەن بەشی ئەوە یەڵینەوە بەشی خۆشمان هەڵەگرینەوە یان نابێ من مێرووەک ببینم وڵایتر کێچکەوتە کۆڵ موویترابێ ڕۆکەکەم لە ناوچی نە من تحملێکم مەسەن گەشتە پێڵێن حدی حرجی اقتصادی یعنی من چەند سەرفەکەم و چەندم دەسەکەویلەوە ماشە یعنی ناکرێت من هەر لە خۆم و یان لە ڕوەکێک لە ڕوەکانە بینم تۆزێ کە ڕوویەکی پێوەیە ئیتر بڵم وڵاتر من ئەم خانووی پلاسیکێ من لە ناوەچێتنا ئەگەر هەر زۆر بێتوانێت جوتیارەکە زۆر شارەزا بە لەم خۆشبەختانە ئێمە ساڵپار پرۆژێکمانە بۆ پرۆژەی دروستکردنی خۆراکی تەندروست مجموعەیە 6 جوتیاری خانووی پلاسیکیمان هەڵبژار لەگەڵ لە ناوچەی بازیان 6 جوتیاری نمونەیش لە پێنجوێن خۆشبەختانە توانیمان مەسرەفێکی زۆر کەم ئینتاجێکی زۆر باش بە شایەتی جوتیاران خۆیان یعنی لەگەڵ ئەوەش کە ساڵپار ینی بەربوومی کوشتتوکال بڵێن قڕکەر و پەینە کیمیاەکان زۆر گران ببوون بەس ئێمەش لەگەڵ ئەو توانیمان 150 بۆ 60 لە مەسرەفی جوتیاران کەم کەینەوە و ئینتاجەکەشیان زیاترکەین. بەچی ئەم کارەتان کرد هەر بە بۆ نمونە پشکنینی خاک و ئەم بابەتانە هەر بەوەی کە دەرمان زۆر بەکارنێنە پشکنینی خاکەمان بۆ کرد ینی خانوویەکی پلاستیکی لە ناوچەیەک بۆ ناوچەیەک فەرقەکە هیچ جوتیارەکان ئەگەر 20 دانە هەبێ ڕقم 20 لەگەڵ ڕقمیەکە وەک یەک نییە یعنی ئێمە ئەوەیمان هەڵبژارمە مەسەنەکە برا ئەگەر جوتیارێک 20 خانی پلاستیکی بێن 5 لێ هەڵبژارد ئەو 5 تێستمان بۆ کرد ئەمان زانی تۆ چی پێویستە چی پێویست نییە بە هەمان شێوە لە ناوچەی پێنجوێن ئەوانەمان هەڵبژار تێستێکی هاکەزایمە بۆ خاکەکەیان کرد ئیتر ئەمان زانی ئەمانت ئەوە نەبکەوکە لەگەڵ پرۆسسەکەش بەردەوام ڕێنمایە شتانمانەکردن ئەلحەمدوللا بە شایەتی جوتیاران خۆیان ئێوە توانیان بە نیوەی مەسرەفەکەی 2 ساڵ لەمەوە پێش ئینتاجێکی زۆر باشە و مەسرەفێکی زۆر کەمیش یعنی ئەگەر نرخەکان وەک 2 ساڵ لەمەوە پێش بمایە یعنی 180 کەمترمان بۆ کردن یعنی مەسرەفەکەیان یعنی هیوادارین ئێمە هەر بەردەوامی کۆنتاکتمانەیە لەگەڵ جوتیارانە و بەتەمەین ئەو پرۆسەیە زیاتریشکەین مجموعەی جوتیار زیاتریش بێنە ئەو پرۆسەیە ئینشاءالله بۆی بتوانین ئەمانە جوتیارەکان سەیری ئەمانشکەن
مەصرفێکی کەم و ئینتاژێکی زۆریان هەبێت. باش ئەوەی کە لەلایەن جوتیاری خۆمان لە خانووی پلاسیکی و لە کەڵوی کراوایە بەرهەم دێتەوە دەزانین دەستی کاری خۆمانە و لی دڵنیاین تا ڕادەیەک بەڵام ئەوەی کە لە دەرەوە دەهێنرێت هاوردا ئەکرێت ڕەنگە خەڵک پرسیارەکەی ئەمە بێت ئەوانش بە هەمان پرۆسیاتی ئەپەڕن یان کاتێک دێت لێرە لە کوالیتی کۆنتترۆل پشکنینیان بۆ دەکرێت بزانێت ئەو جۆرە شتێک هەیە بزانرێت ئەو بەرهەمەی کە هەمانە بەرهەمە کشت و کاڵیە چ جۆرە پەینێکی بۆ بەکار هاتووە چۆن بەرهەم هاتووە ینی ئەمانە ڕوونە بۆ خەڵکی ئێمە بۆ هاوڵاتیانی ئێمە ئێمە خۆشبەختانە کەرنتنی کشتتوکاڵیمان هەیە لە هەموو دەواازە باشە سنووریەکان ئەو بەربوومە کە داخڵە بێ هەمووی تێستەکرێت و فەحسەکرێت و ئەزان بەپێی یاسای عێراقی 1966 کە دانراوە ینی عێراق بۆ بە ساحیبی کەرەتینەی کشتتوکاڵی هەموو ساڵێکیش ئابدەی دەکرێتەوە بەپێی نمونە بەس ئێمە ونمان بیر نەچێت ینی ڕوەک میتاپۆلزمی بەردەوامە یعنی کە ئەو خۆراکەی پێوە ئەو قرکەرانە یان ئەو پەینە کیمیایانەکە ڕاتە لەشی ئەو ڕووەکەوە میتاپۆلۆزمەکەی بەردەوامە ینی ئەوە نییە مەسەلەن یەکسەر ئەو مادە بمێنێتەوە لەسەر نە گۆڕانکاری بەسەریەت ئەبێتە مادە ئەوەلەکەی کە هیچ مترسیەکی لەسەر نییە و بە تایبەتی ئێمە ئەو شتانەی بڵێن سەوزەوات خیار و تەماتە و شووتی ینی ئەوەنە تەسیرەکەی ناوێت ئەگەر زۆر بێ خۆی لە ناوە تێکەچێ ینی وای لێت یان ئینسان ناتوانانی خۆشمان زۆر جار شووتیمان کڕویان خیارێکمان کڕوی بۆنێکی ناشرین یان ڕەنگەکەی خراپ بووە ئینسانەکە خۆی تەبیعەت نایە ینی بۆ نمونە شووتی کە ئەخورا ساڵی پار و ئەمانە لە ناوڵی سفنج بوو بۆ خۆی شیە بوو ئەمە یعنی زۆر بۆ نمونە پەینیان بۆ بەکارەوە لای خۆمان خۆشبەختانە ئەومان نییە بەس لە وڵاتانی دراوسیە پرۆسەسەکە چۆن ئەڕواف جوتیارچی بەکارێنێ بەسەراحەت من نازانم چیان کردووە بەس لای خۆمان ئێمە جوتیارمان الحەمدولillah وای لێ هاتووە ئەتوانێ مەسەلەن ئەم پەینە کیمیاوی ئەزانێ ئەمە لە شوێنێکی باوەڕپێکراو کراوە تاقی کردوەوە نەتیجەی باشی هەبووە نەمە بەستمان بەکارهێنەرە ئێستا من بۆ نمونە کاتێ ئەگەر بەرهەمێکی کشت و کاڵی ئەکرم بە شێوەیەکی گشتی ئێستا زۆر جار ئێمە ڕاستە ناو ئەپرسین ئەمە هیچ کوێیە لە کوێوە هاتووە بەڵام زۆر جار لەوانەیە ئەمە تەنیا کافی نەبێ من وەک بەکارهێنەر چۆن بزانم ئەو بەرهەمەیە کە بەکاری ئەهێنم سەلامەتە ئایا هیچ نیشانەیەک هەیە کە بۆ نمونە من خەیار بێت تەماتە بێ یا هەر بەرهەم پەتاتە ئەمانە کە کڕیم بزانم ئایا سەلامەتە بەڕەواڵەت شتێک هەیە من بزانم بەڕواڵەت دەرناکەوێت بەس بە بۆن و بەتام و ئەوانە دەرەکەوێت یان ئەگەر بنسبەت مەسەن ئەگەر پەتاتە ئەگەر بینیمان ئەو ڕەنگێکی سەوزی پێ بوو ئەوە مادەیەکی کیمیاویە خراپە نابێ هیچ بەکاربەرێک بەکاری بێنێت ئەوەی توێکڵاکی ناوچە تۆزی سۆڵ ئەوە مادەی سۆلانسیە ینی ژەهرە فلاحەکان سە خۆیان وای لێ هاتووە جوتیارە گەورەکان کە پەتاتە ڕۆن لە کوردستانی خۆمان من بخۆم لەگەڵیان بووم ئەڵێ ئەو پەتاتێکە تۆزێکی سەوز بووە بەکرێکارەکەڵە فڕیە ئەولا بەکاری مێنە ئەوە زەهرە ئێمە بەکاری ناینی یعنی جوتیارانمان الحەمدولillah گەشتونت ئەو ڕادەیە ئەتوانن بەکارهێنەرەکەش کە بینی ئەو تۆزیە سەوز بووە جاران نەمانەزانی یعنی خەڵکەم زۆری بەکاری بەس ئیستا خۆشبەختانە کە پەتاتەکە ئەبینی ئەمە تۆزێکی سەوز بووە یان تۆزی ڕەش بووە ئەزانی ئەمە شتێکی خراپی پێوەیە یعنی تەبیعەتی ئینسانەکە نایبات هەر ئەو ینی بەڕواڵەت دەرەکەوێت گنا ئێمە بڵین بزانی چی پێوەکراوە چی پێنەکرا ئیلا بێت تاقیگەی بەڕواڵەتی شەندێک میوەی تریش دەرەکەوێ یان دەرناکەوێت کە بزانی باشە یانانی پێشماوەیەک ڤیددیوەیەک وڵە بۆ باسی توێکەڵی سێوێ کرد دەیوت لە مادەیەکی مۆم دروستکرا و تەنانە دەگەر بێت و چوزام چرخی لێبێ گەڕ ئەگرێ زۆر ڤیددیۆش بڵا بۆ لە تۆڕە کۆمەڵاتەکانی تر ڕاستی دروستەکەی بۆ خەڵک هەموو مادێکە بۆ هەنار دەکرد نەکرێت لە هەر وڵاتێک مادەیەکی پێوە کرێ پێڵە مادە حافیزە بۆی بیپارێزێ لە نەقلیشە یعنی لە زۆر جار لەگەڵ ئەو کۆنتینەر لەوچێ مجموعەیە مێرو ئاگای لێ نەبێت تیا بێت ڕێگاکەی دوورە ئەوانەی ئەو ئەیپارێزێ لەو دەردە کوشتتوکاڵێن کە ناو کۆنتێنەرەکە هەیە ژینگەکەی ئەگوازێتەوە مەسەلەن مۆز لە جنوبی ئەفریقاییان لە تایلەند و ئەو ناو شوێنانەیەت یعنی بەو هەموو ڕێگا و بینە ئەبێ شتێکی پێوەکە بە سەلامەتی بگاتە لای ئێمە یعنی کابراش زەرەر نەکا بەکاربەرەکەش هەر زەرەر نەکا لەبەرەوە ئەو مادەیە بۆ خۆی عالەمین دیارە ئەوەی پێوەکە مادەی مەسەلەن بۆ مۆز مادەی ئەتیلینی بە هورمۆنی ئەتیلین بکەن بۆی بەردەوام وردە لە بەسەوزێ بێت تاوگاتە لای ئێمە زەر بێت ڕەنگەکەی جوان بێت یعنی ئەوە مەترسیدار نییە باشە کاک وەلید بەڕێزت وەک کەسێکی پسپۆڕی پاراستنی ڕواک
لەوانەی لەسەر ئەم بابەتە زانیاریت هەبێ هەرچەند پرسیارەکە تەندروستیە بەڵام من بابەتێکم بیستۆڵن بەتایبەت ئەوەی کە لەم خانۆ پلاستیکیانە بەرهەمهێنرا هەوڵ بن بەرهەمگەلێک ئێوە بکڕن کە قەبارەی بچووکتر بێت ئەمە ڕاستە ئەڵەن هەرچەند قەبارەی گەورەتر بێت لەوانەیە سەلامەتیەکەی کەمتر بێت نا ئەوە علاقەی بە قەبارەی ڕووەکەکەون یان بەر خیارەکە بیا تەماتە یان هەر شتێکی دەرێت نا ئەو علاقەی بە سنفەکەیەتی سنفی وا هەیە قەبارەکەی گەورەیە سنفی هاش قەبارەکەی ئێستا بۆ نمونە پەتاتەمانێ قەبارەکەی زۆر گەورەیە ئەمە تەنانەت وەکو با بڵێن پێوەرەکە بۆ گران فرۆشتنەکە ئەڵێن ئەمە قەبارەی گەورەتر بەڵام خۆی ئەوترێ دەوترێت هەتاکو بچووکتر بێ باشتر ئەم بەرهەمانە شتوە هەیە علاقەی قەبارە علاقەی بۆ علاقەی بە سنفەکەیەتی بەڵێنەکەیەتی کامە ئەم تۆوە خۆی پتاتە بچووکە ئەو پەتاتە وا دیزاینەکە ینی کۆمپانی گەورەکان کە لەسەر جینات ئیشەکەن ئەزان مەسەلەن ئەم قەبارەیە بۆ فلان ناوچە باشە ئەم قەبارەیە بۆ فلان ڕغبەتی بەکارهێنەرەکەش ڕاست چکەسەر لە هەندێک لە چێشخانەکانە پەتاتە بچووکانە ڕەواجی زۆرە خواسی زۆر لەسەر ئەکسەر بۆ جوانیش چکە جوانی بەشەکە لە خواردن بالفعل واشە و بۆ تەبیعەتی ئینسانەکە ئاسانکاریەکەی شێتی ڕاست یان وای ئەگەر گەورە بێت زۆر کەسێ مەسەر تااقەتی نییە ئەو شتێ بکە بەڵگە پەتاتەیەکی بچوو یان تەماتەیەکی بۆ زەڵاتەی خۆوانیان کە خەڵکانێکی بەهاران لەمە دوا دەست پێکە حەز لە تەماتەیەکە بچووکە بیکا بە شیشە و بێژێن وانە باش کاک وەلی باسی دەردەکوشندەکانت کرد بۆ ڕۆکەکان یعنی ئەمانە پێویستن بە پاراستن هەیە هەموو ساڵێک ساڵانە ڕۆدەن ئەمانە یان چۆن وەکو ڤایرۆسی کۆرۆناڵی لە چینەوە هات ئێمە خۆمان پاراست شتێک هەیە لە وڵاتێکی ترەوە بۆ ئێمە ساڵانە حەزەری بۆ بکەین جوتیارانی ئێمە بە کەسانی پسپۆر و شارەزای بواری ڕۆکی وەکو جەنابتان هۆشداری بدەنە جوتیارەکان کابێ ئەم ساڵ ڕۆکەکان میوەکان لەم جۆرە دەردە خۆشیە بپارێزرێن شتێکی وا هەیە یان ئەبێ هەر چاوەڕێکی خۆی بێت خۆی ئەم مێروانە یعنی ئەوانی هەمانە جوتیار خۆی ئێزانێت لەم دەترەیە فلان مێرو دەرەکەوێ خۆی ئەوەی مشکلێکی ئەو ژینگێکە زۆر گونجاوە بۆ ڕۆکەکە بە هەمان شێوە گونجاوە بۆ مێرۆکەیان بۆ کەڕۆکە یعنی ئێمە کەوێنە بینی شەڕێکە لە بین دووش ئەبێ ئێمە محاولەکەین دەردەکوشت و کاڵەکان کەمکەینەوە ڕۆگەکانمان بەهێزکەین بۆیە ناچارە بین یعنی جوتیار ئەبێ خۆراکێکی تەندروست با بە ڕۆکەکەی بۆی بەقووەت بێ بەرگری بگرێت لە دژی نەخۆشیەکان و مێرۆ کشت و کاڵەکان یعنی ئەو ئیشەکەمان ئەوەیە تاکو ڕۆکەکەمان بەقووەت بێ پێویست ناکە ئێمە زۆر قڕکەر کشت و کاڵەکان بەکاربیێنین ئایا بەڕێزت باسی ئەوەت کردوتت بۆ نمونە زۆر جار بەپێی ئەوەی کە ناوچەکە کوێیە خاکەکەی چیە تۆکەی بۆ دەستنیشانەکەن ئەم توانن لە ئێستا ئەزانین لە تاقیگەکانە کۆمەڵێک گۆڕانکاری جێنێتیکی لەسەری کراوە بۆی کە زووتر بیا بەدەستەوە زووتر پێبگاو ئەمانە وا هەیە ئەم گۆڕانکاریانە ئەم دەستکاریە جێنێتیکانە کاری کرد بێتە سەر سەلامەتی تۆکە وا بکات بۆ نمونە هەر یەکێک لە میوانە ئازیزەکانی بەرنامە پسپۆڕێکی خۆراک بوو باسیەوەی کردوتی بۆ نمونە ئەو گۆڕانکاریانەی لەسەر تۆی گەنمەشانی دروست کراوە وای کردو ئێستا گەنمەشانی زووتر بیا بەدەستەوە وای کردووە کە تەنانەت کار بکاتە سەر سەلامەتی خواردنەکە تۆ ئەو گەنمەشانەکە ئێستا خۆی لانە زۆر زەرەرت پێ بگەنە هەتاکو سەلامەتی تۆ دابین بکە ئەمە بەڕاستی وایە ئەم گۆڕانکاری و دەستکاریانە و کاریگەری وا بەجێ هێڵێ خۆی لە genetically modification یعنی دەستکاری جینات ئەکرێ بەس دەستکاری جینات بۆ چی ئەکرێ بۆی ئینتاجێکی زۆرمان باتێ لە فترەیەکی کەم لە مەساحەیەکی کەم ینی زانیان دوو ڕایانەیە بعضێکیان هەڵ تاسیری هەیە و بعضێک بەس تاکو ئیسا 100% تەثبیت نەکراوە کە genetically modification تاسیری هەیە لەسەر تەندروستی ئینسان بعضێکی ئەڵێ بەیەتی بەس ئەوە دەرناکەوێت چکە درێژخایەنە و ئەبێ مەسەرم تاقیگرنەوە چۆنم منێک معدل ئەو ڕۆکانە بەکاربێنم کە دەستکاری جیناتێکی بڵێن تۆ بەساری ئەو بەکارنێنی ئەجا دوای دەرەکەی بزان ئایا تاسیرەکەی لەسەر من چۆن و لەسەر تۆ کە نەتخواردەوە چۆنی بەس ئەمەش کاتێکی زۆریوێت و ئەمیش معدل لە بەردەوام لە گۆڕانکاریە باشە کاک وەلی دوایین پرسیاری منەوەیە پلان بەشێکی گرنگی پاراستنی هەموو بابەتێکە کە لە ژیاندا بوونی هەیە زۆر جارێمە بەداخەوە لێرە باسمان کردووە مراجوتیارەکانمان ساڵانە بەوەندە تۆن تەماتە فڕێدن لەبەرەوەی ئەمەندە زۆر بەرهەم دێن هەمووی یعنی ساڵی وایە سەرێکی هەموو سەرکاتە سەر بەرەمێنانی خیار هەموو سەرکاتە سەر بەرەمێنانی تەماتە ئەمە نەبوونی بێ پلانیە کە ئەم هەموو بەرهەمە بەهادە لە درێ ئێمە باسی لێرە پاراستنی
ڕۆکەکانەکەین بەڵام سێرەکی پلان نییە تۆ وەکو پسپۆڕێک ینی ڕێنمایی چییە کە جوتیارەکانمان بتوانن فرەچەشنەی لە بەرەمێناندا پەیڕۆ بکەن ڕاستەکەی خۆی مشکلی ئێمە ئەوەیە جوتیاری ئێمە بە تەمای مەسەرەن منم جوتیارم سێری تۆ ئەەکەم ئەم ساڵ تۆ تەماتەکەی تۆ زۆر پارێک کرد ساڵەتر من لە جاتی ئەوەی بەشی خەیار و شووتی و کاڵک و ئەوانەش هەموو یەکەم بە تەماتە کە ئەم ساڵ تەماتە پارەی نەکرد یعنی من زەرمەندێکی زۆرم لەبەرەوە جوتیار مادام عەرز و ئاو خاکی بێدەسە ئەبێ هەموو شتێکی هەبێ جار وایە تەماتەکە لە هەموو وڵاتەکەەوە دروستە بێ یان نەک بڵێن بەس لە کوردستانی خۆمان یعنی ئەبێ جوتیار مادام عەرز و ئاوی بەدەسە ئەبێ خەیاری هەبێ ئەبێ تەماتەی هەبێ ئەبێ شووتی هەبێ ئەبێ کاڵەکی شێبێ و ناژبێ هەمووی بخاتە یعنی وەک ئەڵێن نابێ من هەموو هێلکەکان بخەمە یەکسەبەتەوە کە کەوتم هەموو هێلکەکان مشکێ وایە یعنی ئەبێ دائیمەن جوتیار ئەبێ هەمە چەشنەیە بێ و ناژبێ خۆشبەختانە ئێمە ژینگەکە ئێمە وایە لە هەموو موسمەکان لە مانگی چوار ئەتوانی بەرهەمهێنان بێن تا کۆتای مانگی دەش یعنی ئەبێ جوتیار مەسەرەن مانگی چوار هەنێ کاڵک و کات توانێت موسمێکی دوو مانگی دوای ئەوەش هەر کاڵک و کات یان ئەگەر فترەی بیدایەت ئەگەر نرخی کاڵەکەی باش نەبوو بۆ دوهناوەندی هەر باشە بێ بۆ کۆتایەکەی هەر باشترە بێت نرخەکان وەک ساڵ پار بینیمان شووتی پارەی ناکە تەماتەکە و خەیارکەش پارێ بەس دوای ئەوە خەیار و شووتی پارەکەی زۆر باش بوو ئەوەی کۆم پەڵەیەکی بچووکی شووتیە بوو زەرەری ئەو گەورەکانیشی هێنایەوە یان بە قسەی جوتیاران خۆی من یعنی کەم ئێمە زۆر تێکەڵ لە جوتیارانی کە پرسیارەکە ئەڵێ ئەو پەڵە بچووکەم پارەی زەرەری گەورەکەیشی هێنایەوە لەبەرەوە جوتیاران ئەبێ پلانیان هەبێ ئەبێ هەموو بەروبوومێ بکەن و ئەبێ لە کاتەکانیشان جیاوازیان هەبێ باش هەیە چەند ساڵ جارێکە بێ پشوو بن بە زەویەکە بە بەردەوامی لەسەر یەک جۆرە ئەگەر جوتیار ئەوە بکات شتێکی زۆر باشە بەس ئەوەیە یعنی جوتیارەکانی ئێمە وحدەی تەوزیعمان زۆر کەمان بە تایبەتی بۆ سۆزەوات یعنی 10 دۆنم و 5 دۆنم و 20 دۆنم تحملی ئەوە ناکەم مەسەن دۆنمێکی یان 5 دۆنمی هەڵگرێ بۆ ساڵی ئایندە ئەو پێویستی پێویستیە چونکە وەکوتم ئێمە وەرزێکمان هەیە 4 مانگە ئیشەکات 4 مانگە 16 هەفتەکە ئەوش پێویستی بەم 16 هەفتەیە مثلا پلانی خۆی هەیە بۆ ساڵی داهاتوو چی بکات و بژێوی ژیان لەسەر ئەو هەشت مانگەی کە ئەیکات دەستەکان خۆش بەڕێز وەلی دەڕەشید پسپۆڕی پاراستنی ڕۆک سپاس بە وتەکانە زۆر سپاس